چاوان کو لەگەڵ دەتوانین لەگەڵ ڤیان خان قسە بکەین؟ بەڵێ ئەس دەوێت لەگەڵ ڤیان خان قسە بکەم. ڤیان دەخیل. وەڵا ڕقەمی مەکتەبەیە. بەڵێ ئەوە ڕقەمی مەکتەبەیە، مەکتەبەی دکتۆرە ڤیان. چۆن قسە لەگەڵ بکەینەدی؟ جەنابەت وەڵام من ڕۆژنامە نووسێکم لە سویدم. وەڵا ئەوە مەوجود نینە و ئەوە ڕقەمی مەکتەبەیە. ئەدی دیرێکتی چه هەیە؟ دیرێکتی تەلەفۆنی دیرێکتی کو قسە لەگەڵ دەکرێ؟ وەڵا نزانم. کو نەزانێت و مەسئولی مەکتەبەی کو نەزانی ڕقەمی دیرێکتی چییە؟ نه مەسئولی مەکتەبی ماوە مدیری مەکتەبی تەلەفۆن هێلان وێرێ و ڕۆشتیا نا مدیری مەکتەبی ئەدی کۆ تەلەفۆنی ڤیان خانی دەکنەتووە؟ نزانم ڕقەمی نزانم چۆن برادری من مدیر مەکتەبی وێ و ڕقەم تەلەفۆنی وێرێ بجواب دا. کوراڤاڵە برا ئەوە نوکتەیە ئەوە نوکتەیە. ئەوە حتا بێژمێ و کەنگێ دەهێت؟ وەڵا نزانم ڕۆشتە بازاری نزانم. خاوەی بڵاو کەمەوە چ برێن بڵێن مەکتەبی ئەوە مدیر مەکتەب ڕۆشتە بازاری نە دکتۆرە ڤیان. ئێقەی ناکە نا تەلەفۆنی ڤیان دەخیلی لای مدیری مەکتەبیە. لای من نینە ڕقەمی دکتۆرە ڤیان لای من نینە. باشە برا باشە دەی دوای تەلەفۆن دەکەینەوە سەرچە. ئەوە تەلەفۆن لە ئەو ژمارەیە دەکەین کە فیلتێنێ هەڵی نەکرد دای بە پاسەوانێکی کەسێک پاسەوانەکەی کەسەکەی دەیگوت ئەوەی بدی بەڕێوبەرەکەیتی بەس بەڕێوبەرەکەی مۆبیلی بەجی هێشتە لای من چیتە بازاڕی کەسێ مۆبیل بەجی بێدی بڵێ چیمە بازاڕی دووبارە لۆی دەکەینەوە هاوڕێیان بەس لە ئەوە وێنەکەی بەڕوونی دیارە هەمان ئەو مۆبیلەیە دوێنێ بە دیڕێکت لە بۆمان کرد. ئەو ژنە یەکێک لە ناپەکانە بە ئاشکرا بانگەشەی کرد تەعاون یارمەتی تورکیا بدرێت لە ناوبردنی جوڵانەوەی ڕزگاری خوازی گەری کورد لە باکوور. ئێمە لەو ڕوانگەوە تەلەفۆن دەکەین دەمانەوێت قسەی لەگەڵ بکەین.